لەتیف سپۆری کەرتینەوە و هەروە مامۆستای زانکۆم لەگەڵا بێ مامۆستا سوپاس بۆ بەشداریت لە ئابووری بەژمارە پێم خۆشە خوێندنەوەکانی جنابت بزانم لە ئێستادا کە باز لە ململانیەکانی ئێران و سعودیا لە ناوچەکە ئەکرێ چی کاریگەری و دەرهایشتێکی لەسەر بەهای نەوت دروستە بێ؟ سڵاوتان لەبێ سڵاو بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی سپێدا بەدڵنیایەوە گۆڕانکاریە ئابوووریەکان یاخود گۆڕانکاری لە هاوکێشە ئابوووریەکان ڕۆژ بە ڕۆژ لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتی و ڕۆژ بە ڕۆژ لەسەر ئاستی دنیا بەرەو گۆڕانکاری خێرا ئەڕۆن بێگومان هەموو ئەم گۆڕانکاریانە کاردانەوە و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئاستی بازارە ناوخۆیەکان لەسەر ئاستی بازارە هەرێمایەتی و قلیمەکان و هەروەها لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتی جێدەهێڵێ بێگومان ئەمڕۆ گۆڕانکاریەکان یاخود هاوکێشە ئابوووریەکان گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو ئەگەر ئێستا لێ وردەوە بینێ ئەبینی ئێستا کاتی سەپاندنی هەژمونی سیاسی و کاتی سەپاندنی هەژمونی هێز و دەسەڵاتدارێتی سیاسی و ئابووریە ئەگەر تەماشا بکەیت لە چەند ساڵی ڕابردووە سێرەکەی ئەم گۆڕانکاریانە زیاتر بەلایەنی سەربازیە ڕۆی بەڵام ئێستا گۆڕانکاریەکان لە بەرجی نوێترایە سێرەکەی سەپاندنی هەژمونی ئابووری و سەپاندنی هەژمونی سیاسیە لە ناوچەکانی یەکتردا ئەو ململانیانی کە ئێستا لە نێوان سعودیای عەرەبی و هەروە وڵاتی ئێراندایە بێگومان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتیش هەیە لە کاتێکدا هەردووکیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان بەڵام هەردوو ئەم وڵاتانە بە جیاواز سێرەکەی بەرهەمێنەر و فرۆشیاری نەوتن لەلایەک وڵاتی ئێران هەوڵەدات بۆ بەرزکردنەوەی نرخەکان یاخود بۆ جێگیرکردنی نرخەکان لە ئاستێکی دیاریکراوە بێگومان نرخی وزە و بە تایبەتی نەوت کە ئێران سێمین هەناردەکار و خاوەن سێمین احتیاطی نەوتە لەسەر ئاستی ناوچەکەمانە سێرەکەی ئەم وڵاتە هەمیشە هەوڵی جێگیرکردنی نرخەکان دەدا لەلایەک بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆی بۆ ئەوەی کە ئێران ئێستا لە هەوڵی دروستکردنی هیلالێکی شیعی گەورەدایە سێرەکەی ئەمە وا ئەکات هەمیشە هەوڵی پاراستنی بەرژەوەندەکانی خۆی بدا و لە بەرامبەر ئەمەشات تۆ تەماشاکەی جگە لە وڵاتی سعودیای عەرەبی ئێستا چەندین وڵاتی زلهێزی دنیا هاتوونەتە سەر خەت و لە هەوڵی دانانی سنووریەکن یاخود لە هەوڵی ڕێگریکردن بۆ ئەم دەسەڵاتە یاخود بۆ ئەم فراوانخوازی کە ئێستا ئێران نەک ئێستا بە درێژایی مێژوو هەوڵی بۆ داوە بێگومان ئەمەش ئاڵۆزی و گرژی زیاتر دروستەکە لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتی ئێستا سعودیای عەرەبی لە کاتێکە ئێستا خۆشی فرۆشیار و بەرهەمێنەری نەوتە بەڵام بۆ ئەو فراوانخوازی بۆ ئەو هەڵکشانەی وڵاتی ئێران کە لە ڕووی سیاسی و سەربازی و هەتا لە ڕووی ئابووری و دینیشەوە کە ئێستا جەنگێکی گەورە کات لەسەر ئاستی نێودەوڵەتیە تەماشاکەی سعودیای عەرەبی لە کاتێکا خۆی فرۆشیار و بەرهەمێنەری نەوتە بەڵام لە بەرامبەر ئێران ئاوەستێتەوە بۆ ڕێگریکردن لەم هەڵکشان و فراوانخوازیەی وڵاتی ئێران بۆیە ئەمە ڕۆژ بە ڕۆژ ململانیەکان ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزیەکان زیاتر ئەکات لە ناوچەکەی زۆر باشە پێگە هەرێکێک لەم وڵاتانە جێگای قسەیە بە تایبەتی کە سعودیە وڵاتێکی سەرەکیە لە سەراستی گیان و هەروها پلەی یەکەمی لە هەناردە و بەرهەمێنانی نەوتە هەیە لە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا مەترسیەکان کە لەسەر سعودیە دروست بێ زیاتر کاریگەری و دەرهایشتە لەسەر بازار دروستەکە یاخود لەسەر ئێرانە لەبەرەوەی کە ڕێڕەوێکی گرنگی بازاری وزەشی لەژێر کۆنتڕۆلە کە گەروی هورمزە لە ناوچەکە؟ بەدڵنیاییەوە بۆ هەردووکیان قورسە بەڵام ئەوەی گرنگە بۆ هەرێکێک لەم دوو وڵاتە چ سعودیا چ ئێران ئەم دوو وڵاتە هیچیان سەرچاوەی سەرەکی داهاتیان بریتی نییە لەو داهاتی کە لە کەرتی نەوتەوە دەسەکوێ لە کاتێکە ئەم دوو وڵاتە هەردووکیان خاوەن هەژمونێکی حکومڕانی بەهێزن لە ناوچەکەیە بە تایبەتی وڵاتی ئێران ئێستا وڵاتی ئێران ڕاستەوخۆ ئەتوانین بڵین زیاتر کاریگەر ئەبێ وەک لە وڵاتی سعودیا چونکە وڵاتی ئێران ئەمڕۆ کە ئەو فشار و گوشارە ئابووری کە کراوەتە سەری سێرەکەی لە ڕێگەی کەرتی وزەوەیە لە ڕێگەی کەرتی نەوتەوەیە بە تایبەتی چونکە بە درێژایی مێژوو هەتا لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووە وڵاتە زلهێزەکانی دنیا بە تایبەتی ئەمریکا زۆرترین کاریگەری لەسەر وڵاتی ئێران دروست کرد زۆرترین حەساری اقتصادی لەسەر وڵاتی ئێران دروست کرد سێرەکەی لە ڕێگەی وزەوە بووە بۆیە ئەوە ئەتوانین وا بڵێن زیاتر وڵاتی ئێران پێی متەئەسیرە بێ بەڵام لە هەمان کاتیشە ئەمە ناکاتە ئەوەی کە ئەم وڵاتە لەبەر ئەوەی کە گوشارێکی
ئابووری بە قوت کراوەتە سەری ببێتە هۆکاری داڕوومان یاخود ببێتە هۆکاری هەڵتەکاندنی سیستەمی ئابووری لە وڵاتی ئێرانە بەڵام بەگشتی ئەتوانین بڵین هەردوو وڵاتەکە پێی متەئەسیرتر دەبێت بەڵام وڵاتی ئێران زیاتر پێی متەئەسیرتر دەبێت من حەزەکەم ئاماژە بە خەڵکی تر بکەم ئێستا کاک بیلال لەسەر ئاستی ناوچەکەمانە سێرەکەی ململانیەکان زیاتر لە نێوان سعودیا و وڵاتی تورکیا دەرچووە ئێستا ئێران لە لایەکی تر بڵین تورکیا لە لایەکی تر هەوڵەدات بێتە ناو هاوکێشەکەەوە لە لایەکی تر رووسیا ئەوێ بێتە ناو هاوکێشەکانەوە تۆ تەماشاکەی هەموو ئەمانە لە هەوڵی پاراستنی بەرژەوەندەکانی خۆیانن لە کاتێکا گەورەترین حربی اقتصادی لە ناوچەکەمانە دروست بووە ڕاستە ئەم دوو قوتبا بە تایبەتی سعودیا و ئێران زیاتر ململانیەکەن بەڵام لە پشتی ئەم دوو زلهێزەوە تەماشایەکەی رووسیا ڕۆڵێکی گرنگیەیە لە هەمان کاتشا وڵاتی تورکیا ڕۆڵێکی گرنگیە هەر حەزەکەم ئاماژە بە خاڵکی ترکەم ئێستا گەورەترین گروپ دروست بووە ئیمێرجین کە ئیمێرجین حەوت یاخود ئەتوانین بڵین ئی حەوت کە دروست بووە لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتی بۆ بەرهەمێنانی وزە و کەرتی وزە تەماشاکەی ئەمانە زیاتر پەلیان کێشاوە بۆ ئەوەی کە ئێستا کۆنتڕۆڵی بازاری نێودەوڵەتی لەسەر ئاستی وزە سێرەکەی لە دەستی ئەم گروپەیە لە کاتێکا تورکیا لە کاتێکا ئێران لە کاتێکا فەنزوێلا بەرازیل هەموو ئەم وڵاتە ئەندامن لەم گروپەیە تەماشاکەی ئەم گروپە لە ڕێگەی فشارە ئابوووریەکانیان لە ڕێگەی هێزەکانیان لە ڕێگەی کەرتی وزەوە سێرەکەی زۆرترین گوشاریان دروست کردووە هەتا ئێستا منافەسەکان گەشتۆتە ئاستێک کە ئیحەوت ئەتواندێت ببێتە ڕکابەرێکی بەهێزی جیحەوت کە لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتی لە کاتێکە ئەم گروپانە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە سەپۆرتەکرێن لە ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە تەمیلەکرێن بە سێکتەری وزە بۆی ئێرانیش هەوڵەدات دانەبڕێت و لە بەرامبەری سعودیاش هەوڵەدا دانەبڕێت لەم ململانەیە ئاڵۆزانە لە پێناو پاراستنی لەنێو ئەم هاوکێشە لەنێو ئەم هاوکێشە قورسەی کە لە ئێستادا لە نێوان هەردوو لە کەیانەوەی وڵاتی دیکەش بێنە نێو هاوکێشەکە سعودی ئەوێ پشتی خۆی لە وڵاتانی عەرەبی سونە مەذهەب بێنێتە نێو هاوکێشەکە ئێران ئەوێ بەشێک لە خواست و هەروەها هیوای وڵاتانی وەکو لوبنان و چەند وڵاتێکی دیکەی کە پشکی شیعی تیادا زاڵن لەم ناوچەکە کۆبکاتەوە ئایندەی بەهای نەوت بەکوێ بن بە تایبەتی نرخی نەوت کە لە ئێستادا سەر و 60 دۆلاری تۆمار کردووە قسە لەسەرەوەی کە نرخی نەوت ئەگا بەکوێ لە نێو بازاری جیهانیان لە ژێرم کاریگەری و تەوژم و پێکدادانەی کە لە ناوچەکە دروست بووە بەدڵنیاییەوە گۆڕانکاری لە بەهای نەوت ڕۆژ بە ڕۆژ زیاتر تۆمار ئەکرێت بە تایبەتی لەم چەند مانگەی ڕابردووە کە ئەبینی چەندین کۆنگرەی وزە لە تورکیا لە جەزائیر لە هەروەها وڵاتانی ئەندام لە ئۆپیک سێرەکەی چەندین کۆنگرەی گەورەی وزەیان بەستۆ بۆ دیاریکردنی یاخود بۆ سنووردانانێک بۆ بەرهەمێنانی نەوت ئەگەر تەماشا بکەی سێرەکەی بەهای نەوت ڕۆژ بە ڕۆژ بەڕای چاودێرانی نێودەوڵەتی و هەروەها بەرای کۆمپانیا نێودەوڵەتیە گەورەکان کە زیاتر ڕۆڵیان هەیە لە دیاریکردن و هەروەها لە فرۆشتن و بەرهەمێنانی نرخی نەوتە سێرەکەی هەمیشە پێشبینی بەرزبوونەوەی نرخەکانی نەوت ناکەن لە کاتێکە ئێستا وڵاتی ئێران بەجددی کار بۆ ئەوەکە نرخی نەوت بەرز بێتەوە بەڵام بەگشتی گۆڕانکاریەکان بەگشتی هاوکێشەکان ئەوەمان پێڵێن دیاریکردنی نرخی نەوت لەم سنوورەیە لە بینی 60 بۆ 65 دۆلارە تا ئەتوانین بڵین چەند مانگێکی داهاتوو ئەتوانین بڵین بە جێگیری ئەمێنێتەوە چونکە ئێستا ڕاستە رووسایەکێکە لە وڵاتانی کە ئێستا ئەویش لە هەمان کاتە فرۆشیار و بەرهەمێنەری نەوتە بەڵام لە بەرژەوەندی رووسیایانە کە ئێستا نرخی نەوت بەرزەو بێ لە بەرژەوەندی تورکیایانە نرخی نەوت بەرزەو بێ لە بەرژەوەندی وڵاتە بەرهەمێنەرەکانی نەوتانیە بڵێ کڕیارەکانی نەوتانیە کە نرخی نەوت بەرزەو بێ بۆیە ئەم وڵاتە زلهێزانەی کە ئەمڕۆ کڕیار و هاوردەکاری نەوتن بۆ خۆیان ئەمان جارێکتر ڕۆڵیان هەیە لە دیاریکردن و دەستنیشانکردنی نرخی نەوتە چونکە لە کۆتاییە پارەکان یاخود لە کۆتاییە سەرمایەکان لە لای ئەم وڵاتە زلهێزانێ ڕاستە بۆ نمونە وڵاتێکی وەکو ئێران ڕاستە وڵاتانی تری بەرهەمێنەری نەوت ئەتوانن ڕۆڵیان هەبێ یاخود بە کەمکردنەوەی ئینتاجی نەوت بەڵام لە کۆتاییە ئەم وڵاتە زلهێزانی کە ئەمڕۆ ڕۆڵیان هەیە یاخود لە ئاراستەکردنی بازاری نێودەوڵەتی و لە دیاریکردنی بەهاو گۆڕانکاری لە هاوکێشە ئابوووریەکان تەماشایەکەی ڕۆڵێکی گەورەیان هەیە لە دیاریکردنی نرخی نەوتە بۆیە ئەمڕۆ بەگشتی لە بەرژەوەندی ئەم وڵاتە زلهێزانەیە کە نرخی نەوت بە جێگیری بمێنێتەوە بە جددیش کار بۆ ئەماکەن کە زۆرترین گوشار لەسەر وڵاتانی بەرهەمێنەری نەوت دروستکەن بەرمنە پێتەڵم کاک بیلال هەتا تو تەماشا بکەی کە ئێستا
وڵاتی ئێران کە ئێستا زۆرترین گوشاری ئابووری لەسرە بێگومان لە ڕێگەی نەوتەکەیەتی هەتا ئێستا سیاسەتی نوێی ئەمریکا کە بێگومان ئەتوانین بڵێ زۆر نوێ نیە بەڵام سیاسەتێکی نوێی ئەمریکا بە تایبەتی ئیداری دۆناڵد ترامپ ئەوەیە جارێکی تر زۆرترین حەساری اقتصادی بکاتە سەر وڵاتی ئێران لە ڕێگەی وزەوەیە چونکە ئەگەر بێت و ئەم سێکتەرە لە وڵاتی ئێرانە بتوانێت تا ڕادەیە کاریگەریکی زۆر لەسەر ئەم سێکتەرە دابنا دەبینیت زۆرترین کاریگەری لەسەر ئابووری ناوخۆی ئێرانیشا دروستەکە بە نمونە لە وڵاتی ئێرانە لە چەند ساڵی ڕابردووە زۆرترین عەجزی میزانیە بووە سێرەکەی بەهۆی کورتێنانی یاخود بەهۆی دابەزنی فرۆشتنی نەوتەکەیەوە بووە بۆیە وڵاتانی کڕیار و وڵاتانی هاوردەکاری نەوت ڕۆژ بە ڕۆژ زیاتر هەوڵی جێگیرکردنی نرخەکانەدەن لە پێناو پاراستنی ئەو هێڵەی کە پێوترێ بەرژەوەندێ گشتەکان بێگومان ئەمەش زیاتر کاری بۆ ئەکرێ و وڵاتانی وەکو ئێران وڵاتانی وەکو تری تورکیا و وڵاتانی تری وەکو رووسیاش بەردەوام کار بۆ ئەماکەن هەرێکە و بەپی پاراستنی بەرژەوەندەکانی خۆی بەڵام بەگشتی ئەتوانین بڵین لە چەند مانگی داهات و هەتا 4-5 مانگی تر کە لە دوای ئەم 4-5 مانگە بە دڵنیاییەوە چاوەڕێی گۆڕانکاری زۆر گەورەتر ئەکرێ لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری و هەتا لە ڕووی سەربازی و هەتا لە ڕووی دینیشەوە چونکە ئەوەی کە ئێران ئەمڕۆ دەستی پێوەداوە بە تایبەتی ئەتوانین بڵین لە ناوچەکەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیاتر هەموو دژایەتیەکان بۆ وڵاتی ئێرانە بۆیە ئەمڕۆ ئێران جگەلەوەی کە جەنگێکی اقتصادی بەرامبەرەکرێت لە هەمان کاتشا ئەتوانین بڵین جەنگێکی سیاسی و جەنگێکی ئابووری و جەنگێکی سەربازی و جەنگێکی دینی کە لە هەمووی گرنگترە کە ئێستا ئێران هەوڵی بۆ ئەدا تەماشاکەی هەموو ئەمانە لە کۆتایە من پێم وایە بە بەرژەوەندی وڵاتانی زلهێزەشکێتەوە و هەر چۆنێکیان بوێ بەپی بەرژەوەندەکانی خۆیان بازاری وزە و کەرتی وزە ئاراساکەن بەپێ ئەو بەرنامە و استراتیژی کە خۆیان بوویدانن دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێز هاوڕێتی مامۆستای زانکۆ